بەناوی خوای بەخشندەی میهرەبان ساڵتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەر چەند پرسێکی گرنگ دەکەین بە میوانداری بەڕێز جەمیل هەورامی سەرۆکی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکان باز لە ژانی پێشمەرگە دێرینەکان و پرسی موچە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناڕەزایەتی خەڵک و ئایندەی هەرێمی کوردستان دەکەین سەرسەرم پرسانە دەکەین کاک جەمیل و خێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سپاس دەستان خۆش بێسلااو لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام سوپاسان دەکەم ئەجێتان کێشەوە تشریفتان هێناوە بۆ مەقڕەکەمان. سوپاس دەکەین خۆشحاڵ بووین. ئەگەر سەرەتا لە کێشەی موچەوە دەست پێ بکەین لەوەتەی بڵێ حکوومەتی هەرێم هەیە لە 1991ەوە کێشەی موچە بەردەوامە ئێستا هەوڵێکە بۆی کە ڕاستەڕێ بکرێ باشە ڕاستە و خۆموچە لە بەغداوە بدرێت هەموو چین و توێژەکان بە پێشمەرگە دێرینەکانیشەوە؟ وەڵا لە سەرەتای دروستبوونی حکوومەتەوە ناڵێم کابینەی یەکەم و دووەمەوانە چونکە ئەو کاتە ئیش و کارەکان باز لەگەڵ نەخرابوون وەساتمان نەبوو لە توێژ ڕاپەڕینەوەیە بەڵام تۆ دوایە هەم کابینە ئێستا کابینەیەوە بە حساب شەفافیەتی تایە بە حساب خۆیان باش دەخستووە و دوکمنتیان هەیە و هەموو شتێکیان هەیە بەڵام دەرکەوت وانە یان بە ئەم قەست شتەکان ئەشانەوە نەیانەوێ هەم خەڵک و هەم حکوومەتی عێراقی حەقیقەتەکان ئامارەکان شتەکان بزانێ یان هێشتا وەکو سەردەمی شاخ مؤسساتی تەواو ڕێک نەخرا مؤسساتەکان و دوکمنت توشتیوان نییە ئەمەرێکی تەواویان نییە لە هەردوو لادا بە هەردوو حاڵەتەکە خراپە. حاڵەتی یەکەم ئەگەر نەتوان لابێت هەیەسە دامون دەرگەکانی حکوومەت باش بخرێ و ئاماری فەرمانبەران و ناو و کونیە و دۆسیە و هەموو شتێکیان حەزر نەبێ ئەوە زۆر شەرمە. دووش ئەگەر نەیان بێت و بشیشانەوە هەر خراپە چونکە ناتوان هیچ شتێک لە حکوومەت عێراقی بشانەوە. ئێستا تەوسڵ دەکرێت کارتی بانقی بۆ خەڵک دەکرێت خۆ کارتەکە هەموو شتێکی تیا بێ نووسرا بێ ناوی سیانی تەمەنی پیشەی بڕی موچەکەی هەموو شتێکی کۆزەکەشی تیا ئەنووسرێ هەر لە کاتی نیشتمانیشا هەیە ئەو شتانە کە تۆ ئێستا ڕێگەزنامەی عێراقی و ئەوانە نەماون دەفتەر نفوس و ڕێگەزنامەی عێراقی نەماوە کاتی نیشتمانی شتەکان تیا کۆبووەتەوە ئەوە نییە وەڵام ناو شارمەوە ئەملی وایە ناوی ژەمیل هەورامی بێ نەینێرم کۆدێکی بەدانم 122 مەسەلەن ئەوە ناکرێشتیوە ناگونجێ هەموو ئامارەکان شتەکان معلوماتەکان هەم لە کاتی نیشتمانیا هەیە هەم لە ئەو تەڵتینا کارتی بە بانقیکردن هەموو شتەکان تابێتی تر بۆ چی کە بە دەکاری تاوە لیستی موچە بنێدرێ بۆ یەن کێشەیە چونکە کێشەیەکە بوو لە بینی هەرێم بەغدا بەتاکید لەسەر لیستی موچە بەتابەتەوەی کە پێویست بوو بە هێزی ئەمنی دەوێت تاواتی بنێدرێ. من گومانم هەیە وەکو هەولێری ناوێن ناوە کورد ناوی ناوە بندیوار خەرشی بندیوار هەبێت و ناوی وەهمی و ئەو شتانە هەبن کە ناو وەهمیەکان ناتوان خۆ کاتی نیشتمانی دەرکەن بۆ ناوە کاتی نیشتمانی ئەبێ خۆی بڕوا لە فەرمانگەی کاتی نیشتمانیەکە دانیشێ ڕەسمی ئەگرێ ڕەسمی چاوی ئەگرێ هەموو شتێکی ئەگرێ ناتوانانی تۆ لە خۆتەوە ناوی چواری یەکێ بنووسی و ناوی دایکیشی بۆ بکەی بەڵام هین نەبێ واقعی نەبێت و ناکرێت لەبەرەوە خۆ خەڵەتاندنە ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکە تۆ بتەوێ دۆسیە بۆ خەڵک دروستکێت و وجودی نەبێت و پشەی لە عێراق موچە بدەنێن ناکرێت لە کاتی نیشتمانی هەیە کاتی نیشتمانیشی نەبێ کاتی باقیش بۆ ناکرێت لەبەرەوە تا زووە واز لەو فێڵانە بێنن بڕۆن بەڕاستی لیستەکان چیە و بیرێن. بەس سەرتا باسی پاساوی ئاسایشی نیشتیمانی دەکرێت کە ناکرێ ناوی هێزی ئەمنی ڕادستی عێراق بکرێ مەڕست پێدا بوو زیاتر پەیوەندی بە بندیوارەوەیە تا مەسەلەی ئاسایشی نیشتیمانی و ئەوەی کە نابێ عێراق بزانێ هەرێم چەند هێزی ئەمنی هەیە. کاکە خۆی دەستورە هێزی پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی نیشتیمانی عێراقی ئەی منطقە لە حکوومەتێکە هێزێک کە بەشێکە لە
منظومه دفاعي وطني دفاعي اجتماعي برجين اجتماعي تو ناوي لو هنا به اي فرمان دي بيشتغل شغال كان تو انا قيادي منطقيه بكا كنزانه وجودي شنا شي فرمان دي شيشتا وهل نبرجع ولا بروا بو او زو او كشانه شارع سر بكرين وكو شاركاني تر بارزگاکانی تر وكو بغداد پایتەختی عێراقا ئێوەش موچەخۆرەکان ناویان هەبێت و پێویست نەکات هەموو بنێرەوە تەتقیب بکەوە ئەم لاوە ئەو لاوانە هەیە ئیتر مستەمڕیان نین ئەگەر فەرمان هەبوو دامەزراندنی نوێ هەبوو ئەتوانێت لیستی دامەزراندنی نوێ لە چ وەزارەتێکایە لەناو هێزی پێشمەرگەیە لەناو ئاسایشە لەناو پۆلیسە لەناو هەر شوێنەکە هەیە ئضافی کردبی ئەوەی لە فڵان وەزارەت ئەوانە دامەزراندووە لەبەر پێویستی بەو ژمارە کەسە ئیتر پێویست ناکات تۆ لە ئەلفۆتایە بە تەقاعودەوە کاکە تەقاعودم بە ناوەکە بێرە بۆ تەواوی تەخۆ هەموو کەس ێزانەیە خەڵکمان هەیە تەقاعودە خەڵکمان هەیە پێشمەرگە بۆ لە شاخ خەڵکمان هەیە لە دوای ڕاپەڕین لە هێزی پێشمەرگا بۆ 15-20-25 ساڵ خزمەتی کردو خانشین کراوە مامۆسایە مۆزەفە ئەکادیمیە هەر شتێککە هەیە لەبەر ئەوە بەڕاستی ئەو ماماتەڕکردنە ئەو یاریکردنە بە مەشاعری خەڵک و خۆگرتوشاوی خەڵکە ئەم هەموو ڕۆژێ بیانوێ ئەدەن بەدەستەوە بەڵێ هەنگاوێکی باشە گە ڕاستە خۆمتە بچێت سەر بەغدا لەوێەوە بدرێ چکانێکە پێیان وایە هەرێم بەمە لاواز دەبێت ئەگەر پارە لە بەغداوە بدرێ پێشتر هەندێک پاساوی دەسەڵاتداران هەبوو بۆ ئەم پرسە هیچ کێشەیەکی نییە بودجە مەدان لە عێراقەوە دێ موچەش لە عێراق بێت بەڵام عێراق نایە هەر خۆشی نایە ئێستا ئێمەش بمانەوێ وەزارەت بە وەزارەت بڕوا خۆی ماشکی وەرگێ نایکە ئامی چۆن موچەخۆری عێراق ئەدرێ ڕۆژێکیدانی موچەخۆری هەرێمە درێ پارەکە تحویلی بانک دێت لە بانک ئەچێتە سەر ڕقم حسابەکەی تۆ یا من یا هەر کەسێکە من خانشینم ڕقم حسابەکەت پارەکە سەر بانک ئینەکەم ژمارەکەم لەبەرەوە زۆر بەدیهیە ئێمە بەوە سیادەی هەرێم ناکەوێتە خەتەرەوە بەوەی ئەکەوێتە خەتەرەوە کە ئێمە متمانەمان بە عێراق نەبێ عێراق متمانەی بە ئێمە نەبێ حساب بۆ قەراراتی محکەمەی فیدرالی نەکەین حساب بۆ قەراراتی حکوومەتی عێراقی نەکەین حساب بۆ دەستور نەکەین بەو شێوەیە هەرێمەکەمان نەکەوێتە خەتەرەوە چەندە هەرێمەکە ئێستا سیادەی دەمێکە پێشتر کراوە فەرموو ئەوە چەند ساڵە تورکیا هاتووە ژمارەی بایەگای زۆری هەیە ڕەبایە و مەعسکر وشتی هەیە لە قوڵایی خەڵکی کوردستانە بەو شێوەیە هەرێم بە جۆرێ بەقوە دەبێت ئێمە هەموو لایەن سیاسەکان هەموو یەک بین خێتابێکی نیشتیمانیمان هەبێ کوردی بۆ وڵاتەکەمان سەراع و ململانەی وڵاتەکانی ناوچەکە نەهێنین لەناو خۆمانەوە هەرێکە تەوریبگیری جێهەتێ بکات و وڵاتێ بکات اختلافات بێنین لەناو خۆمانەوە یەک و یەکگرتوو بین بە یەک دەنگ کە وەفد ئەشێ بۆ بەغا وەفدی کورد بشێ بۆ بەغا بۆ هەر کارێکی ئەمنی بێت بۆ سیاسی بێت بۆ پێشمەرگایەتی بێت بۆ هەر شتێ بێت بە یەکەوە بچن بۆێ ئەچن لەسەر مەسەلەی نەوت متوێژەکەن ئەم نەوتە هیچ جیهەتێک نییە ئەم نەوتە هی هەرێمی کوردستانە هەرێمێک هەیە دەست لە دەستورە دیاری کراوە احترافی پێکراوە هەرێمێک هەیە بە ناوی هەرێمی کوردستان لە عێراقا نەوتەکەی ئەڕوا وەختی خۆشی من ئەوە پێشنیازم بووە ڕێیم بووە وەختێک کە جەنابی ڕەوانشاد مامجەلال و جەنابی کاک مەسعود هینەکان کردەوە پێشتر باسی ئەوم کرد بوو من کە پێویستە ئەم نەوتە بە عێراق بڵێن وەرە نەوت دەرکەین لە کوردستان بۆی ئیلتیزامان نەکەوێتە لێمە عێراق بێ نەوتەکە دەرکا کولفەی ئەو شەریکاتانە کە نەوتەکە دەرەهێنێ و بیرەکە لێدا و نەوتەکە دەرەهێنێ ئەکەوێتە سەر عێراق خۆی ئەو کاتە بجێ عێراق زیاترە بێ داهاتی ئێمە ئەو کاتە لە 16 بوو 14 بوو چەند بوو زیاتریە کرد داهاتەکەمان دوو لە هەر مەنتیقەیەکە بەرمیلێ نەوت بڕۆشتایە $2 پێترۆدۆلار بوو ئەگەر 500,000 بڕۆشتایە ڕۆژانە $1 ملیۆن ئەهاتە سەر بجێ هەرێم بۆ ئاودانکردنەوە بۆ تەنمەی ئەقالیم ئەو شوێنانەی کە نەوتەکە بۆ دینی شارەکان ئەو بر ئاسانتر بوو نە $30 ملیار قەرزارە بووین نە بۆریمان ئەفرۆشت نە ئەو هەموو قەرز و قۆڵێمان ئەهاتە سەر بودجەکەشمان جایە کرد ئاودانی زیاتر بوو ئێمە باشترین کات
لە کابینەی شەشەم هەمووشتان لەوانە لە بریتان بێ ئەو کاتە شەفافیت هەبوو بۆ یەکەم جار بودجە برایە کوردستان بۆرانی بودجە برای پەرلەمان بۆ یەکەم جار بوو لە زمانی دکتۆر بەرهەم کابینەی شەشەم بودجە برای پەرلەمان زانیان بودجە چەندە چی لە عێراقەوەیە چی لێرە ئەکرێت چۆن حساب بکرێت چۆن حساب ناکرێت دوای ئەوە دیسان جاریشکە نەما لەو کاتەوە هەر ئەو 200 ساڵە کە دکتۆر بەرهەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کابینەی شەشە ئەوە سیاسەتی یەکێتی بوو کە پێی وترابوو کاک دکتۆر بەرهەم ژێگری سکرتێری گشتی بوو باس کرابوو کە پێویستە ئێمە شەفاف بین بودجەی هەرێمی کوردستان بچێتە پەرلەمان ژیان زۆر باش ڕۆی دامەزراندن زۆرە بوو پرۆژە زۆرە بوو زۆر بوو کۆچی پێچەوانە دەستی پێکرد بوو لە ئەوروپا و خەڵک هاتە بۆ کوردستان چی هەبوو لەوێ ئەیفرۆشت و ماڵ و مناڵی هێناوی بۆ کوردستان چکە لێرە بەڕاستی ئیش و کار هەبوو ئارامی هەبوو ژیان و گوزەران زۆر زۆر باش بوو بەڵام دوایە دیسان ئەم کابینانە هاتنەوە بۆ وای لێ هاتۆ کە ئێستا ئەمە قەتەری لەسەر هەرێمەکەمان هەیە نائەمنیەت ئێستا ڕۆژانە خەڵکە کوژدێ ڕۆژان تەقەیە بێ ئەو کێشە و مشاکلانە هەمووشی سیاسی نین بەشێکی لە ڕووی ئابووریەوە تەسیلاتی ئابووری هەیە کابرا ڕوادرا بچەکەی کوژێ لەسەر عەرز لەسەر ئیش لەسەر شتێک تەحملیان نەماوە بە یەک هاڕە بژێن و دەزەبات دەبانچەی یەقەشکە بێنێ ڕەفیقەکەی کوژێ هەموو شوێنێ ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە اینجا ئەم بۆ تۆ تەعمیمی کە بۆ هەموو کوردستان ئەگەر ئیش و کار باش بێ ژیان و وزرانی خەڵک باش بێ ئەمنیەتیش باشە بێ بەڵام خراپ بوو دزی ئەکرێ خەڵک ڕوو دەکرێتەوە باشە سپارت بە لیستی هێزی ئەمنی باز بەڕێز دەمێکە لە بواری سەربازی ژوورەکان باز دەوەکرێت کە هێزی غەیری هەرێم سووری ئێرانی لە لیستی موچەی هەرێم داهابێ و باسی خانەنشینیانیش دەکرێت کە خەڵکی ناشایستە هەبێ و خەڵکی دەرەوەی هەرێمیش لە لیستی خانەنشینیان بەس سەرتا لە هێزی ئەمنی موچەکان لەسەر هەرێمەوە هێزانیانەی هەیە هێزی دەرەکی بێ و موچەی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان بێ والله ئەوەی کە باسەکرێ هەمووشمان نەزانین پێشمەرگەی ڕۆژ ئەوە سەر بە ئەنەکەسەیە ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا 8,000 کەسن خەڵکی سووران خەڵکی باشووری کوردستانیان تیانیان خەڵکی ڕۆژاوان وەک باز دەکرێن ئەڵێن هێزیشکە هەیە بە ناوی پارکی ئازادیە کوێ ئەوەی یەزان پەنا سەر یەزان پەنا باس ئەوانەیەکەن بەڵام من وەکو دەقیق قائمەم لابێ کە ئەوانە وان هەند چەنن نازانم بەڵام ئەوە عێراقی جەڵێ هەندێ سەرچاوەی زانیاری هەرێمی کوردستانی جەڵێن خۆ ئەم پەیژانە و ئەم سایتانە لە سۆشیال میدیا هەمویان درۆژن نین هەمویان شەواشەکار نین واقعێک هەیە هەموو کەس ئێزانێ ئەوە بارەگای پێشمەرگەی ڕۆژە پێشمەرگەی خۆمان هەیە پێشمەرگەی ڕۆژی کوێیە هەموو کەس ێزانێکەوە ڕۆژاوای کوردستانە هەیە بە تاکید هەیە خۆ من لە خانشین باس بۆکەم ئەنە ڕۆژە لە خەندان لقایەکمان هەبوو کاک سۆران عومەری جەنابی تەشریف لێ بوو ئەو لەبەرەوە لە پەرلەمان بووە پەرلەمانی هەم کوردستان و ماوەیەک لە پەرلەمانی عێراق بووە ئامارەکانی لایە زۆر چووە بۆ وەزارەتی دارایی و لەژنەی دارایی عێراق و ئەوانە ئاماری لابوو فەرمانبەر چەندە پێشمەرگە چەندە ئەوە چەندە من ضمنهم باسی هینی کرد خانشین باسی کرد وتی 133,000 خانشینی پێشمەرگە هەیە بەڵە سەربازی بە کۆی گشتی باشە ڕاستە بەشەی لەوانەی خانشینن لە دوای ڕاپەڕینەوە بوون بە پێشمەرگە 30 ساڵ 25 ساڵ 28 ساڵ ئەوانە هینی کردو و تەمەنی هەیە و خانشینیان کردووە بەڵام ئەوە زۆر نین ئێمە بەشە زۆرەکەی خانشینی پێشمەرگەیە بەحساب ئەوەی کە لە شاق پێشمەرگە بووە لە شاق پێشمەرگە بووە ئێمە ئەوە لۆگۆکانمان ئەو 6 حیزبە هەر شەشی لە شاق پێشمەرگانە بووە ئێمە خۆمان لە ئەخیر موچەی یارمەتیە بوو موچە نەبوو لەسەر سنوور لە مانگی سێ مانگی دوی 1991 لەسەر سنوور وەرگیراوە
پارێژ لێرا بۆ پارتیزانەکان و بۆ سوپای ڕزگاری کوردستان سرک کوردکراوەکەی سرک بوو لە شارەکان دروستمان کردووە ئەوەی ئێران لە ئێران بوو 2600 کەسمان هەبووە وەکو یەکێتی نیشتیمانی بەڵێ ئەوەی مابەوە بەڵام پێش ڕاپەڕ بەڵێ ئەخیری موچەی پێش ڕاپەڕین بەڵام ژمارەیەکی زۆر بە ڕەزامەندی خۆمان لە کاتی ئەنفالەکانە ڕۆشتبوونەوە ئەمانەش بەشی هەر زۆریان ئیشیان پێست پێدا بوو لە پێش ڕاپەڕینە لێپرسا بوون لە شانە چەکدارەکان لە ناو سلێمانی ئامادەیان خۆیان ئامادە کردبوو بۆ ڕاپەڕینەکە ئەمەش بگرە لەوانەیە چەند هزار کەسێکمان هەبووە لەوانەیە کە هاتوونەتەوە هەروەها شۆڕشی ئەیلول بە هەردوو باڵەکەیەوە کردەوە یاسای خانشینی پێشمەرگە دیاری کردووە کێ پێشمەرگەیە و چەند ساڵی پێشمەرگایەتی کرد بێ بەشە شۆڕشی ئەیلول 14 ساڵ پێشمەرگە بووە کارە ساتێک هاتووە بەسەر شۆڕشی کووردا و مؤامەرەیەک اتفاقێکی بینی دوو وڵات سێ وڵات بووە و ئەوە بووە خەڵک بێزار ناڕازی وین بۆ ڕۆشتۆ لە ناچاری ڕۆشتوێتە بەڵام هیچ قیانچێکی نەکردووە و تەمەنێکی زۆری لە شۆڕشا گوزەراندووە بەشێکیان هاتنەوە ناو شۆڕش کە شۆڕشی نوێ دەستی پێکرد بەشێکیان لە ماڵوحاڵی خۆیانمانە و بەشێکیان لە ئاوارەیە بوو باشە ئێمە بێژگەر لە پێشمەرگەی هەر شەش حزبەکە ئەوانەی شۆڕشی ئەیلولیش کە هاتوون تەلامان نزیکەی 7000 کەسمان هەیە بە کورسی ئێمە لە سنووری لە پێش ڕاپەڕین چەند پێشمەرگەمان بە هەموو حیزبەکانەوەی کە چەکداریان بە هەموو حزبەکان من باسی یەکێتیەکە ژمارەی یەکێتیەکان نەزانم چەندە لەو کاتە کۆمەڵی دادگەری نەبوو بزوتنەوەی سۆشیالیست بوو بزوتنەوەی سۆشیالیستیش هێزی هەبوو لە ساڵی 87 هاتن دەرەوە ئەعلانی شەڕی چەکداریان کرد بەشداری شۆڕشیان کرد لە قەراقیش هەبوون لە سنووریش هەبوون بەشداریان کرد لە ڕاپەڕین شاتنەوە چەند هەزار کەسێکیان هەبووە بزوتنەوەی سۆشیالیست بزوتنەوەی ئیسلامی هەبوو سۆشیالیستیش هەبوو پارتی گەلیش هەبوو ئەو کاتە ئەمانە هەموو زەحمەتکێشانیش هەبوو ئەمانە هەموو پێشمەرگەیان هەبوو تۆ تەسەوور کە بڵێ بە هەموویەوە 10,000 کەسمان هەبوو بێ بێژگە لە پارتی بێزگە لە پارتی بڵێ 10,000 پێش ڕاپەڕین سەردەمی شار بڵێ باش بەڵام بەکو باسم کرد ئەوانەی شۆڕشی ئەیلول کە دوای 75 دانیشتون لە ماڵی خۆیانە یا لە دێکان دانیشتون یان لە ئاواری ئەمانەوە لە ئێران ئەوانە ژمارەیە بوون لەو ژمارەیە 7000 کەسی لای ئێمەیە خانشین کراوە هەرچەندە دوای خانشینکردنی هیانە کۆچی دوایی کردووە بەڵام ئێستا ماوەتەوە بۆ وارسەکانی ئەگەر وارسەکەی مابێ بە کورتی ئێمە 27000 کەسمان هەیە بەشێکی ئەوانەی دوای ڕاپەڕێنن لە هێزەکانی حەفتا و یەکەینەکانە سەربازیەکانە پێشمەرگەکانە خانشین بوون بەڵام ئەوەی کاک سۆران باسی کرد 133,000 27,000 لێ دەرکە 104 کەس تێمێنێتەوە 104,000 ئەو 104,000 ژێهەتێک پارتیە ئەبێت لە لیستی پارتیا بن هەرچەندە من وەختی خۆی پێشنیازم کرد بۆ برادرانی پارتی جارێکشان شوونە خزمەت جەنابی کاک مەسعود ئەو کاتە سەرۆی شوێنێم بوو باسمان کرد ئێمە لە هەر لوژنەی قەزایەک لە هەر قەزای لوژنەیەکمان هەیە نوێنەری ئەو شەش حزبی تایە کە تۆ ئەڵێ چوارتا قەزای چوارتا مەحدودە دێکانی چوارتایەکان نەزانن چەندێ هەیە چەندێن هەیە هەمووشی یەکتر ناسن یا خەڵکی گۆڕەدێمە یا خەڵکی موپڕەیە مامە خەلانە فڵان دەیە دەوروبەری چوارتایە یان ماوات یان قەزای خورماڵ لوژنەمان هەیە لوژنەی پێشمەرگەدێرینەکان لەوێ هەمانە کە یەکێک ئەبێ بە پێشمەرگە یان ئەڵێ ئێدعاکە ئەڵێ من پێشمەرگە بووم ئەبێ ئەوانە بیناسن نەیناسن ئەچن مەسەڵەن ئەڵێن خەڵکی خورماڵ بوو خەڵکی سەرگەتم ئەچن دوو کردبانکەن لە سەرگەت ئەڵێ فڵانەکە لەکوێ پێشمەرگە بوو بتوان تاقیق ئاسانە ئەوە نیە ئەوان لە ئەفغانستان بن و وەڵای ئێمە لێرە تاقیب بکەین لە وڵاتێکی خۆمان لە لوژنەکە خەڵکی قەزای هەڵەبجەن خورماڵ قەلەداغن یا هەر شوێنی چکە ئاسانە ئەنجا وتمان ئەگەر برادرانی پارتیش بەهاتنایە ناو کۆمەڵەکە ئەویش لە زاخۆوە حتا گاتە خانەقین و کەلار بۆ هەر یەکە نوێنەرە برۆشتایە لە برایانی پارتی ئەو کاتە دەرەشێ ئەوانی چەند پێشمەرگیان هەیە
هەمومان ئێمە ویسمان لە پێشمەرگەی زێرین و ماڵی کوردێک بخەینەوە چەند جوانە ئێستا ئەو ئاڵایەنە لە سەرنجەکە ئەمەش بۆ معلوماتە تەسیری هەیە لەسەر حیزبەکان لەسەر سیاسەتی حیزبەکان ئێمە لێرە ئەو برادرانە کە لێرن ئەندامی ئەنجومەنی باڵان ئەندام مەکتەب سیاسیەکانی ئەو حیزبانە کە پێشمەرگەی زێرین بوون ئەندامن لامان سەرۆکی حیزبەکانیان کە پێشمەرگەی زێرین بوون ئەندامن لێمان گوێمان لێ ئێگرن گوێیان لێ ئێگرین هەرچی شتێک هەبوو بێ داوای یەک ڕێزی و یەکڕوێستیمان کرد بێ هەموو برایان کەسی یەکەمی حیزبەکان بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ قسەکانمان کردووە و پشتیوانیان لە پێشنیازەکانمان کردووە لەبەر ئەوە بەشێک ینی پێشمەرگەی دێرین توێژێکی فعالی بەهێزی ناو بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی کوردستان و ناو کۆمەڵگەی کوردستان لە قەسای بە پێی پێشبینی بەڕێزت بە هەموو حیزبەکان بە پارتیشەوە ئەوی سەردەمی شاخە دەگاتە 30,000 پێشمەرگە بەڵێ بە تەخمینی هەر لەو دەوروبەردا دەبێت هەر لەو دووربەر 133,000 چیە ینی زۆر ئەڵقشاوە بڵێ 133,000 لەکوێ و 30,000 لەکوێ آخر خەڵکی ناشایستی زۆر تێدایە بڵێن خانێشی ئەوانی دەوانەیە مبڕی خۆیان بێ کاکە من دێشت هەیە ناکرد لە کۆبوونەوەی کام مەسەن جرامی کاک مەسعود شتێکی وت پێ و من ئێستا لێرە باسی کەم بەڵام ئەوە ئەبێ لە خۆیان بپرسن من قائمەی قاسمڕشمدایە ئێستا ئەندامی کۆمەڵەکەمان 18,600 ئەندامان هەیە وەکو پێشمەرگەی دێری لە زاخۆ بڵێ لە زاخۆ تا ئەگاتە خانەقین و ئەگاتە کەلار و ئەوانە هەشمانە عەرەب بووە خەڵکی بەسڕا ئێستا لە بەسڕایە ماڵەکەی لە بەسڕای پێشمەرگەی دێرینە عەرەب بووە هاتووەتە ناو ڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یان حزبی شیوعی کوردستان هەموو حزبەکان بڕۆ ئێستا ئەلەویا تۆی ناوێکت بوێ لە کەرکووکە لە زاخۆیە لە هەڵەبجەیە لە هەر شوێنەکەیە ناوەکەی بنووسە لە کەمپیوتەرەکە دەریێت لە کوێ لەدایک بووە ساڵی چەند لەدایک بووە چەندی خوێن بووە ژنی هێناوە یان مناڵەکانی مواددیان هەموو معلوماتێکمان لەسەری هەیە پێشمەرگەیەکی دێرین نەماوە ناسنامەی دەرنەکرد بێت لە کاتی دەرکردنی ناسنامەشە زۆر بۆ دەداچوومان کردووە کە خەڵکمان تێ نەخزێ بەس خەڵکی ناشایستە شتێدایە وایە لا ئێمە نیە و قایمە ئێمە نییە نییە خەڵکێک کە پێشمەرگە نەبوو بێ ئەتوانم لە دەرگای مەکتەبەکان لە دەرگای مزگەوتەکان لە هەر شوێنە بێ لە لادێکان لە قەزاکان ناحیەکان لە ناو کۆمەڵەکەمان دەرگای یاهۆڵی کۆمەڵەکەمان یان لقەکان دیانزەلقمان هەیە دەی لە کوردستانە لە لقەکان ناو نووسین خەڵکی بڕوە کامە پێشمەرگەنیە لە خانشویەکان بەڵام ئەو 27,000 هەمووی منەمان کردووە ئێمە مەسئولین لەوانەی کە ئەندامی کۆمەڵەکەمان ئەندامی کۆمەڵەکان ئەتوانین لای شێ عەزیز لیستیان هەیە لای خۆشمان لیستیان هەیە ناوەکان هەموو ئەلانەکەین ئەڵێن کاکەوە پێشمەرگەی چوارتا ئەوەندەیە بەس بە شێوەیەکی گشتی بڵین خەڵکی ناشایستی تێدا بە گشتی لیستەکە وایە قانشین بە گشتی تایەتی بەڵام لیستی ئێمە تیا نییە باش بەسەبارەت بە هاوتاکردن پێشتر بڕیارێکی دادگای فیدراڵی هەبوو بۆی کە موچەی خانەنشینان بامەدەنی و بەسەر بازیشەوە هاوتای عێراق بکرێ هۆکاریشێکە لە کۆتایی 2022 دەرچووە حکوومەتی هەرێم خەمی لێ نەخواردەوە بۆی کە هاوتا بکرێ ئەو کاتە هەموو خانەنشینان بە کۆی گشتی قازانج ناکەن ئەوە یەکێکە لە شتە باشەکان لە ساڵحی موچەخۆری هەرێمی کوردستانە بە پلەی سەربازی و بە پلەی غێری سەربازیەوە شارستانیشەوە کاکە من ڕۆژێکیان لە تەلەڤیزیۆن یەکێک لە تەلەڤیزیۆنەکان پێم وایە ڕوودا بوو گەلی کوردستان بوو شتەی بوو مهندسێکی سەرچاوە ئاویەکان بیسدود لە سەدی دووکان مهندسێک وتی عێراق داوای دۆسیەکانمانەکە بینێرین بۆ عێراق ئێمە سەرچاوە ئاویەکان سەدەکان بەنداوەکان لەسەر مرکزن ئەوان ئیدارەیان دەن بەڵێ سیانەیانەکەن وشتوانەکەن ئەڵێ نامانێرن ئەڵێ ڕەفیقی من تەقاعد بووە بە 1.5 ملیۆن یەک دەورە بوون بەیەکەوە هەندسەمان تەواو کردووە ئێستا ئەو بە 1.5 ملیۆن خانشینە من بە 600,000 دینار خانشین بووم داوای دۆسیەکەم مەکەن بۆیە بۆم چاکە نایدەن بەڵام حکمت چیە نازانم بۆ نایدەن لەبەر ئەوە بڵێ
ئەبوایە بیاندایە ئەگەر حکوومەتی عێراقی لێکردایە ئەبوایە ئەمان پێداگریان بکردایە. ئێستا من ئەگەر تا ماوەیشکە بزانم هەرچەندە ئەوەی من معلوماتم هەبێ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەنگاوی ناوە بۆ ئیشە بۆ هاوتاکردنی موچەی خانشینی هی پێشمەرگ بوو سەربازی لەگەڵ عێراقا. ئێستا لیوایەک لێرە لای ئێمە 100 ملیۆنێک و 145 زەنیا وەرەگرێ لە عێراق زیاتر لە 3 ملیۆن نی وەرەگرێ. ئەی بۆ هاتووان نەکەین هەردووکمان لە سنوورێکان و دەستور پشتیوانیمان لێکات و یاساکانی عێراقیش پشتیوانی لێکا بۆ لێرە بەوە نەبێ. جوندیەک لێرە 350,000 وەرەگرێ جاری خانشین نەماوە لە عێراق 500,000 دەکەم وەرەگرێ. کەمترین 600 بەڵام 600,000 باشە بۆچی ئەوان دەبێ نەکرد پێشمەرگە پاکەر ژینگە پارێزێکی فەقیر 45 ساڵ خزمەتی کردو ئێستا 220 دەنیا وەرەگرێ. هەردووکیان خۆی ژنەکەی تەمەنیان تێپەڕیوە لە 85 ساڵ تێپەڕیوە بەشی حەبی شەکر و زەختەکان ناکە هەردووکیان زەخت و شەکریان هەیە. ئەی بۆچی هاتوان لەکرێت لەگەڵ عێراق 500 دەنیا وەرگرێ دوو ئەو یانی ژیانی بێت دوو قەت باشەکرێ. باشە بەس ئێستا گرەی بەشێک لە پێشمەرگە دێرینەکان هەیە ناتوانین ئێستان بارودۆخە نیگەرانی هەیە لەگەڵ خەڵک هاوکار بن بۆ چاکردنی ئەم بارودۆخە کە هەیە ئێمە بە چاکسازی بێ پێشمەرگە دێرینەکان بەڕاستی من پێش ئەزارێکی زۆرە سێژم ڕۆژانە و مانگە هەفتانە و مانگانە لەسەر لەبەر ئەوەی معاناتیان ئەزانم پێش و ئازاریان ئەزانم کەسوکاریان تەلەفۆنمان بۆ مەکەن ڕەفیقەکانیان تەلەفۆنیان بۆکەن خۆمان سەریان لێ ئەدێنین وەزعیان ئەزانین یانی باوەڕت هەبێ نەک وەکو ئەوەی ڕەفیقم بۆ پێشمەرگەوە و هاوخەباتم بۆ سەنگەرم بووە تەنها ئەوە ڕاستە و بەشێکی گرنگە بەڵام ئەگەر هاوڕاتیەکیش بێ بەحیاتم دەیناسم ببوەزە کە ئیبینم ژیان و گوزەرانی کەوتووە جوڵەی نەماوە لەسەر جێ کەوتووە خۆی بە پێ قانون هەر پێشمەرگەیەک خانشین بێ ئەگەر جوڵەی نەما بێ یەکێک دائەنرێ بۆی خزمەتکردنی پارەیە دەنێ یەکێک تەوزیف بکرێ دانیشەی خزمەتی بکات چونکە ناتوانێت هەیە خێزانەکەی ئەمری خۆی کردو یان بەتەمەنە ئەی کێ خزمەتی کا کچی شو کردووە کوڕی ژنیوێ ناوە ژیان لە ماڵ حاڵ یعنی یەکێکە لە معانەتەکانمان ئێمە تا ئێستا بۆ برادێکمان هەیە عەقیدی خانشینە بە پلەی عەقید خانش کراوە یەکێک بوو لە پێشمەرگە ئازا و چالاکەکان ئەوە تقریباً 8-9 ساڵە کەوتووە لەمە خیرانە هەوڵێکمان بۆدا کوڕێکی سەربازە لە یەکەیەکی پێشمەرگە کتابونە نەرمان بۆ وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە هێشتا نهاتوێتەوە بەخوا چوومە تەماڵی بزین بژنەکەی هاتوێتەوە چونکە تەمەنی هەیە ناتوانێت هەڵیگرێ بیبە بۆ حەمام ناتوانێت هەڵیگرێ بیبە ئەکرێ ڕۆژانە بێ دراوسەکە بانکەی تەقتەق ماڵەکە خاوەر بە ئەمام بووە لە حەمامە بۆچونیە وەکو پێشمەرگێکی دێرین لەسەر ئەو گەندەڵی نەعەدالەتی هەیە چونکە ئێستا بێ ئومێدێکی گەورەش هەیە لە دەسەڵاتداران بۆچونتان چییە پێچەوانەیە و خەباتەنێک کە خەڵک کردی کە پێشمەرگەکان کردیان ئەو تاوانی و داگیرکردنی زەوی و بردنی داهات و کاکەشم خۆی من ئەمە چەندین جارە چاپ پێکەوتم کردووە لەگەڵ کەناڵەکانە شتم نووسیوە باسم کردووە سوور وەکو من ئەزانن کە ژمارەیە پێشمەرگە ئێستا وەزعیان ئاوایە دایبیان پێڵە ژیرێ خزمەت ناکرێن کەسوکارەکان لێ بێزارە ئەو ڕۆژە پێشمەرگەیەک جەڵدە لێ یاوە بردم خەچقانی شۆڕش ئێستاش تام دقەی لەوێ ئەسڵەن خەڵکی تەوێڵەیە بەڵام ماڵی باوشی لە بەغا بوو باوکی نەما و دایکی نەما و کەسوکاری هەموو لەوێ خۆی بە تەنیا چوو بە حکمی پێشمەرگایەتی هاتووە دەرەوە لە سلێمانی بۆ ماڵی لە سلێمانی بووە چۆنیان زانیوە پێشمەرگەیە کە بردویانە بۆ خەزەخانە جەڵدە لێ یاوە بێهۆشە گیرفانەکانی ئەپشکن تەماشاکەن ئەوێ پێشمەرگایەتی دێرین پێ تەلەفۆنیان کردو بۆ ئێرە من لە تەوێڵە بووم وتویان وێشێک جەڵدە لێ یاوە هاتوو بۆ ئێرە بەس ئەو هەوێ پێ
لە کەمپیوتەری دەن بەڵێ بچ لە یینەکە زانیویانەکە خەڵکی تەوێڵێ ئەوانەیە تەلەفۆنیان بۆ من کرد وتیان فڵانی کوڕی فڵان ئیناسیتوتم بەڵێ ئیناسم خەڵکی تەوێڵەیە کەس و کاری لەکوێ وتم وڵام بەز ئامۆزایشی لێرە هەیە دوو ئامۆزای لێرە هەیە خزمەتی هەیە دوورە خزم لە سلێمانی وانە ئەوانی کە لە بەغان برا و خوشکواری لە بەغان گوتیان حاڵ و مەسلە وایە تەلەفۆنم کردەوە بۆ خەزەقانی شۆڕش بێهۆش بووە حرەکەی نەبووە جوڵەی نەبووە پێشبگەیشی لای خۆم نادووە ڕۆژێک لای بووە ئامۆزاکەی ڕۆشتووە لای بووە تەبیعی پارەشی پێنیە نەبووە ئامۆزاکەی لە سابی خۆی ڕۆشتووە دەرمانی بۆ کڕیوە چەند ڕۆژە لە خەسەخانەیە خزمەتی باش کراوە بەڕاستی سوپاسیانەکەم دەستخۆشیان لێەکەم لە دکتۆر شەماڵەوە تاگات هەموو کارمەندەکان ئیترەوە 3 ڕۆژە چاوی کراوەتەوە دەست و قاچی ئەجوڵێ ئێستا ئەمڕۆ وتوانە ئیتر بێ دەربکرێ لێرە دەریجەکرێ ماڵی خۆی نیە لێرە ئەیانوێ بیبنە بۆ بەغا خوشکەکەی تەلەفۆنی بۆ من کرد وتی ئەبێ بیبێنەوە بۆ بەغا بەڵام لەسەر پارەکەی پەکمان کەوتووە ئسعاف هی هەرێم ناڕوە بۆ دەروێ سنووری هەرێم ئەگەر لێرە بۆ هەولێر وایە لێرە بۆ شارێ وایە ئەیان بزینەوەن بەڵام بۆ بەغا ناتوان بینێرن مەدەنی هەیە ئسعافی خەڵک تایبەت بە 750,000 دینار ئەیبەنەوە بەخوا وتی من هەموو 50,000 دینارم پێ خوشەکەی وتی دەیوتم باشە دوای نێوەڕەوەرم بۆ ئێرە داواممان هەیە من لێرە بۆتان تەکبیرەکەم و بیبەنەوە باشە گەر من نەیدەمێ نەبێ بیدەمێ یان نەیدەمێ چی ئەکا ئەو ژنە لێرە کەس ناناسێ ڕاستە باش بینی سەر بارودۆخی کوردستان کەمی کاتماوە سەبارەت بەو نیگەرانی کە خەڵکەیەتی بێئومێدی کۆچکردنی خەڵک ڕۆماوێژە خەڵکێکی زۆر کە لە ئیتاڵیا سەرنجتان چییە چارەسەرێکی بۆ بارودۆخی کوردستان خەڵک ڕانەکە مێدیە کەم بێتەوە چارەسەر تەنها ئیرادەیمانەوەیە ئەم وڵاتە وڵاتی دەسەڵات نییە وڵاتی هەمومانە وڵاتی خەڵکی کوردستانە ئەبێ ئیرادەمان بەهێز بێ چونکە ئەوەی کە ئەچێ بۆ ئەو وڵاتی دەرەوە لێرە خۆشتر نییە لێرە شاکتر نییە کەمپەکانیان جگە لە وشتی نەفسی تۆ وەکو سوال کرد خۆ دێتە بەرچاوەچی دەستپانەکەی تۆنانە بنێ و لە کەمپەکانە خواردە بنێ کەم پیش نەماوە ئەوە فەرموو ئەیانگرن و دیپۆتیانەکەنەوە لە بەریسانیا ئەیانێرن بۆ وڵاتێکی ئەفریقی هەر نازانی تۆ بەحیات لەوانەیە لەسەر نەخشەش نەبینێ ئەو وڵاتە هەیە باشە سوکایەتی پێکردنە ژیان و گوزەرانی ئەوێ وای لێ هاتووە ئێستا حیزب ڕاشیدستەکان ڕازڕەوەکان دەنگی زۆرە هێنێ دژی ئەوی نانێت دژی کۆچبەر پەناهێندەکانە لەوێ ئەڵێ هاتووە لە وڵاتی من لەسەر شتی من ئەژی ئێستا ئەم جارە پەرلەمانی ئەوروپی دەنگە زۆرەکەی لە وڵاتە ئەوروپیەکانە ڕازڕەوەکان بردویانەتەوە کە دژی مۆزوعی کۆچبەر و پەناهێندە و ئەوانەیە لە وڵاتەکەیانە لەبەر ئەوە مانەوە لە وڵاتی خۆت سەربەرزیە کو دەڵێ بر لە جێ خۆی سەنگینە من پێم وایە ئەو گەنجانەی ببوورە ئەو گەنجانەی کە ئەڕۆن ئەوەندەی ئەڕۆن فشارە خەنە سەر خۆیان و کەس و کاریان و لە دەریا ئاخنکێن لێرە فشار بخەنە سەر ئەو دەسەڵاتە باشترە و گۆڕانکاری باشترە گۆڕانکاری ببێ باشترە نەک بڕوە ئێستا فەرموو لەو بەلەمە ئیتالیا زیاتر لە 21 کەس بەشێکیان خەڵکی ڕاپەڕین و ئەو مەنتیقەیان 21 گەنج ئێستا بۆ بەناخۆشی بۆ کەس و کاریان جەنازەکەی نەدۆزرێتەوە لەنا ئاوا قەرش بێخوا و ئەو وەزع ناخۆشەی کە هەبووە لە غەریبایەتی و بژێتەوە بۆ ئێرە بە ڕەزالەت و بە پارەیەکی زۆر و بوانەیەتەوە باشە ئەوەندە پارە کە سەرفی کردووە لەوێ عەرەبانێکی بکڕایە لێرە لەناو دایک و باوک و خوشک و برا و ماڵی خۆیان بوو تەمینێکە بوو نەکەوتن ئەو دڕڕاوکە و خەفەت و خەجاڵەتوانە بەڵام لێرە بمانایەتەوە خۆیان و ببوورە خۆیان و کەس و کاریان فشاریان لەسەر دەسەڵات کردای بۆی ئەو هەرمەجە بگۆڕێ ئەوەتە بگۆڕێ خەڵک بۆ وڵاتی خۆی بەجێ بێڕێ بە خەڵکی تر ئێستامانە حەزەکەن زۆربەی خەڵک بڕوە بۆ ئەوی بەڵێ بۆ دەنگی ناڕزایی کەم بێتەوە گەنجەکان ناڕازین گەنجەکان وردەوە دەبڕۆن ئێستا ناڕازی کەمترە بێتەوە لەبەرەوە نەچوون باشترە مانەوە لە وڵاتی خۆتا وەکو باسم کرد دەڵێ بر لە جێ خۆی سەنگینە کە خەڵک ئەدناسێ
پێکە دڵکەوێت لە بازارە یان شکرت دابەزێ یان تووشی جڵدێ شتێبی ئەگەر دەکەس تێپەڕێ چواری ئەدناسێ نەدناسی هەم عەفوێکەیە تەکسی بانکە بۆ قەسەخانە بەڵام لێ کەس نابا بۆ قەسەخانە لێت داپرسێتەوە کەس بشی بۆ قەسەخانە 20 ڕەفیق 30 ڕەفیق دەخەزم ئەوانە یەن بۆ لات و ئەهواڵ دەپرسن و کێشە و مەشاکلەکان چارەسەرەکەن و پێویستیەکانە چارەسەرەکەن بەڵام تۆ ڕۆی لەو وڵاتانە چیەکەی بژمری لەسەر جادە خەڵکە نازان نابە بۆ قەسەخانە و باردۆخی کە دروست بووە لە خەکانی خەڵک دەسەڵاتداران تاوانباری یەکەم نین دەسەڵات تاوانباری یەکەم بەڵێ سەبۆ منە دامەزراندن بۆ نەماوە هەلی کار نییە وەکو پێویست خۆڕکاری هەیە دزی و تاڵانی هەیە خەڵکێک کاکە خەریکە هەلی کارەکانیش کەمترە بنەوە نەک بە پێ نفوس ئەوە تا ڕۆژانە مۆڵ ئەسووتێ بازار ئەسووتێ مەحمەل ئەسووتێ پاڵاوگە ئەسووتێ ئێکە ئەسووتێ خۆ ئەو وینانە کەمە بنەوە هەلی کارەکە نامێنێ لەوێ ڕۆژانە تۆپ بارانەکرێ ئاژەڵەکرێ لە منتیقی بادینان 229 دێ 27 دێ ڕووخاوە وێران بووە ژیانی تیان نەماوە ئاژەڵداری تیان نەماوە ئەمانە هەموو کۆچیان کردووە بۆ شارەگەورەکانی بەریەکی دێرین بێومێد نەبووی لەم دەستەڵاتە کە ناتوانێت چاکسازی بکات و ئێوە ماوەیە بەس خۆی ئێمە یەک مشکلەیەکمان هەیە بێومێد نین لە ژیان بەس بێومێدن لە بێومێد نین ئومێدێکمان هەیە کە ئەبێ هەمومان بەیەکەوە فشارێ بکەین دوو کار بکەین یەک ڕیزی خۆمان باسکەین و حزبەکان بە هەمووی بیت لەو وەزە بکەنەوە دانیشتن چارەسەری بۆ بکەن خۆی ئێستا دوور لە یەکەوە ئۆپۆزیسیۆن یان ئەوانەی کە لە دەسەڵاتانین ئێستا هەمووی ئەکەن بە خەتای پارتی و یەکێتی و گۆڕان ئەو سێ حزبە لەوێن باش کاکە ئێوەش خەڵکی ئەو وڵاتان وەرن چەم شێرەگریانە بگرن کۆ ببنەوە کۆبوونێ بکەن چۆن چاگەکرێ بەڵام ناکرێ ئەوان لە شوێنی خۆیان و ئێوەش لێرە هەڕەخنە بگرن و ئەوانش لەوێ بڵێ ئێمە شەفافین و واین و واین و واین دانیشن بزانین کە مقڕەکان چین هەموو کەس دەزانێت کە مقڕەکان چیە بەڵام بەدانیشتن بلێک تێگەیشتن ئەوە ئەکرێ خۆی ئێستا بەشی زۆری لەم ئەخیرا وەزەکە خراپ بوو ئەوە بوو تەمەنی درێژ پەرلەمان درێژ کرایەوە و دوایی ئەو کاتە کۆمیسیۆن وای لێ هات کێنەکان کردەوە دوای درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆنیشان درێژ کردەوە و ئەوانە وای لێ هات دیتر لە بەغا مەحکەمەی فیدرالی پەرلەمانی هەڵوەشانەوە و کۆمیسیۆنی ئێری لە کار خست و ئەوانە ئەمیش سەبەبەکەی لێک تێنەگەیشتن بوو ئەو جەدەلەی لە پێش تازەکردنەوەی پەرلەمان درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە ناوخۆیانە ئەو هەموو نقاشە ئەمەی ئێستا کراوە کاکە فرەبازنەی بۆچی هەژدە باز نەبوو کاتی هینی عێراق بیستوەش باز نەبوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆچی بۆ قسەیان نەکرد بۆچی بۆ چوار بازنەی قسەیەکەن ئەگەر تەفاهمیان بکردایە کۆمیسیۆن بە هێلێشی هەمووادیان بکردایەتەوە یاسای کۆمیسیۆن کاتی خۆیان هەڵبژاردنەکە بکرایە پێویست بە پدرێژکردنەوەی پەرلەمانی کوردستان نەبوو ئێستا ئەم فراغی ئیداریە کە دروست بووە پەرلەمان نەماوە حکوومەت کار بەڕێکەکە بەشێک لە مؤسسات هەمووی فلیج بوون ئەمەش تەسیری هەیە قوس بۆ سەر ژیان و گوزەران و ئیستیقراری نفتی خەڵک لە وڵاتەکەیان بە کورتی ئێگسە بڵێن چاکسازی کەوتووە نابینین خەڵک نیگەرانە ئەگەری تەقینەوەی ناڕزایەتی ئەگەر هەر چاکسازی نەکرێ خەڵک سەرکوت بکرێ تاکوێ دەڕوا بن و چارەنووسیە لە سەڵاتەوە بۆ چوونی بەڕێز وەزە بەو شێوەیە بێت عێراق لەمەولا قبول ناکات تا سەروا بێت ئەو ئەنجارێ حەزەکەم بزانی عێراقیش وەکو وڵاتەکانی دەوروبەری هەرێمی کوردستان چۆن تەمەعیان لە هەرێمایە ئەم زیاتر ئەوێ بە خشکەی وردە تەنگ بە هەرێم هەڵچنێ لە بیان و ئەگەڕێ بێتە داخولکە لە کاروبارەکانی هەرێم وردە ئەوە هێزی پێشمەرگە ئەڵێ هێزێکی هینە بەڵام پێشتر نەیەکرد و بجێ بۆ تەرخان نەیەکرد ئێستا وردە بۆ یەکا پاش ماوەیشکە موچەکە تەسبیت بوو کە هەموو بوو بە ئایدی وەزارەتی پێشمەرگە هاوپەیمانانیش دامیەکەن و دوایی بە عێراقی جەڵێ دامیانکە ئەوی وەکو هێزێ بەشە لێزەکانی خۆی دامیەکە وردە خاتە ژەستی تەری خۆی کە خستە ژەستی خۆی ناکرێت لە وڵاتێکە ئەو هەموو هینی ئاژانسی ئەوانە هەبێت بەڵێ هەواڵگری هەبێ دیسان قبول ناکە ڕەم بێ ئەمنی عامی ئەوان ئیستیخباراتی عەسکەری ئەوان
طموحية بمقر هولير ذاني لسليماني ذاني لدولة نتوان دريكي كنتوان دريكي والدولة احتواي اشتكين توقع لبر أو كاك حيشم بيان باشتري الشد بقول صلاة أويا أم واقع بقوري دس بيبكا إيش دس بيبكا لصالح كباشتري خسارة ما زيادة أبي كمكري ما زيادة أبي خلق زيادة ما يوزنا أبي لبر أو دس بيبكا أقد دس بينك خوش يعني يقولن إيه مش شان كين لكردستان خلقي كردستان عراق منك سارون شان خراب دبي خوان وكود الصلاة دارا فلاه سارون سي الصلاة دارا إيش خراب دبي بتعيش بس أكيد خراب خاص منك بلا سپاس دکین کاک جمیل هەورانی سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینی کەمان گومان کردی سپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆ ئێوەش بڕن وەڵام من یەکشتم مابوو باسی بکەم ئێمە ئەگەر زانیمان هێش هین لە کوردستان هیچ فایدەی نییە بۆ هاوتاکردی موشەکانمان ئێمە ئێستا مۆڵەتی ڕسمیمان لە حکوومەتی عێراقی وەرگتووە بەناوی مؤسسەت پێشمەرگە قودەما لە عێراق یەکەم شوێن کە ناوی پێشمەرگە بەڕسمی نووسرابێ ئەو ناوی پێشمەرگەی دێرینە بۆ معلوماتان پێشمەرگەی ئێستا حرز ئەقلیمە پۆلیسە پاسەوانی هەرێمە عەرەبیەکەی لە هینا حرز ئەقلیمە بەس ئێمە وەک پێشمەرگە یەکەم جارە ناو بچێتەوە ناو مؤسساتی ڕسمی حکوومەتی عێراقی ناو ئەنجومەنی وەزیران پێشمەرگەی دێرین چی دەکەن هەڵوێستان دەبێ ئەگەر موچەکەتان هاوتانەکرێت هاوتانەکان ڕێسمانە بێت و خۆمان ڕۆژعاتی عێراقین ئەو شوێنەکە مۆڵەتەکە داوێتێ سپاس دەکەین مادومان کردی سپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ